دەستپێکی پرۆژەیەکی گەورەی استراتیژی لەسەر ئاستی کوردستان و عێراق لەم دەڤەرە خۆشەویستە ڕادەگەێنین. دیمەنی دانانی بەردی بناغەی کارگەی شەکری بیتوێنە لە دەڤەری ڕاپەڕین لەلایەن قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی ماو بەسەر چووەوە دوای تێپەڕبوونی زیاتر لە 4 ساڵ هێشتا داری لەسەربەر دانەنراوە. هاوڵاتیان و چالاکانی سنوورەکە نیگەران و دەڵێن بووەتە دیاردا دوای دانانی بەردی بناغەکان پرۆژەکان دەوەستن یاخود شکست دەهێنن. زۆر جاریش لە کاتی هەڵبژاردنەکاندا وەکو دەستکەوت بە چاوی خەڵکیدا دەدەنەوە. بەڕێز بێگەر تاڵبانی وەزیری کوشتەکەڵ بە چ ڕوویەک بەم جادە دێتەوە سەردانی ئەم دەڤەرە دەکات. ئەی نابینێ کە قوبا تاڵبانیش بە ئەماشەوە بەم ڕێگا خراپەی دوکان ڕانیا کە دایان چاڵە و چۆڵ و کارە ساتی دڵتەزێنی لێکەوتەوە چۆن شەرم ناکەم بە ڕێگا دادێن شەرم ناکەن سێری ئەم بەردە بناغەی دەکەن کەم پرۆژان دەکەن کە وەک خۆی ماوە. جێگا شەرمە بەڕاستی حکومە لە بووی خزمەتکردن بەو میوچەی کە بەڕاستی ئێمە پێمان وایە داهاتی ناخۆی سەرڕای بەشی خزمەتگوزاری زیاتر دەکات بەشی موچەژەکە بەڵام ئەم داهاتی ناخۆش دەستیان بەسەرداگرت. ئەگەر دروستیکەن باش ئەگەر دروستی نەکەن هەر بۆ فلان دەژیریان کرد بێ قەلمیشک و تازای لێ بەخێوکەنەوە وەڵایی هەر هەڵوەشێنی باشتر حکومەتەکە وەکوێتی باش. بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی ڕاپەڕین دەڵێت بەهۆی پابەند نەبوون بە یاساکانی وەبەرهێنانەوە پرۆژەکە لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە هەڵوەشاوەتەوە. دەژڵێت جارێکی دیکە بانگەوازمان بۆ پرۆژەکە کردووە بەڵام هیچ کۆمپانیایەک ئامادە نەبووە وەری بگرێت. بەهۆی پامەند نەبوونی وەبەرهێنەر بە ڕێککار و یاساکانی وەبەرهێنان پرۆژەکە هەڵوەشاوەتەوە. لە ئێستادا لە بەڕێوەبەرایەتی گشتیمان ئێمە جاریشکە وەکو بانگەواز و هەلی وەبەرهێنان بەهۆی گرنگی پرۆژەکە بۆ ناوچەکە بانگەوازمان بۆ کردە بەڵام دیارە لە ئێستادا هیچ کەسێک بەهاناوە نهاتوو پرۆژەکە وەک خۆی ماوەتەوە. جگەلەوەی نزیکەی 8,000 هەلی کار ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دروست دەکات کەرتی کشت و کاڵیش هەنگاوێک دەباتە پێشەوە و 4 ساڵ لەمەوبەر بە ئامادەبوون و سەرپەرشتی ڕاستەوخۆی قوبا تاڵەبانی بەردی بناغەی کارگەی شەکری بیتوێن لا دەڤەری ڕاپەڕین دانرا بەڵام دوای تێپەڕبوونی 4 ساڵ هێشتا داری لەسەر بەر دانەنراوە. بەوتەی خۆیان بە تەوابوونی ئەم کارگەیە هەلی کار بۆ زیاتر لە 8,000 هاوڵاتی لە دەڤەری ڕاپەڕین دەڕەخسا. واش بڕیار بوو لە ماوەی 720 ڕۆژدا تەواو بکرێت بەڵام ئەم پرۆژەیەش چووەتە ڕیزی پرۆژە مردووەکان و شکستی هێنا. جگا لە شکستهێنانی پرۆژەکە ترسیش هەیە زەویەکەیشی لەلایەن کەسانی دەستڕۆیشتووەوە دەستی بەسەردا بگیرێت و بۆ مەبەستی دیکە بەکاری بهێنن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.